وریا حەمەکەریم وریام کاتت باش مانگرتنی پزیشکانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە هۆکارەکەی چییە؟ بەڵێ تافگەر من ئێستا لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجەدام ژمارەیەک لە نەخۆش چوونە ژوورەوە کە خۆشم لە نێو نەخۆشخانەکەدا بووم لەگەڵ ئەو نەخۆشانە لەوێ پێیان وتن کە ئێوە ناتوانن پزیشک ببین یاخود پزیشکی ئێوە نبینێ و چارەسەرتان بۆ ناکرێت بڕۆنە نەخۆشخانەیەکی تر هۆکارەکەشیان بۆ گەڕاندەوە کە ژمارەی ئەو ژمارە پزیشکە مقیمەی کە لە نەخۆشخانەی فریاکەوتن داوامیان دەکرد ماوەی 4 ڕۆژەدەوە مانگرتنیان لە کارەکەیان ڕاگەیاندووە بە بیان و ئێوەی کە ئەوان ناتوانن فریای ئەو نەخۆشانە بکەون کە سەردانی نەخۆشخانەی فریاکەوتن دەکەن بەڵام ئێمە پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەری نەخۆشخانەکەەوە ئەو باسی لەوە کرد کە دوو پزیشکی پسپۆڕیان لە نەخۆشخانەی فریاکەوتن بۆ حاڵەتی زۆر تەواوی لە نەخۆشخانەی فریاکەوتن داناوە بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان لە نێو نەخۆشخانەکەدا ژمارەیەک نەخۆش سەردانی نەخۆشخانەکەیان کردبوو کە باری تەندروستیان ناجێگیر بوو بە مەستی چارەسەرکردن لەوێ جوابیان کردن و کە ئێوە ناتوانن چارەسەر وەربگرن لەم نەخۆشخانەیە بەهۆی ئەوەی کە پزیشک لێرە داوام ناکات و پزیشکی لێنێ نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە ڕۆژانە بە جۆرەی ئەو ئەمارانەی کە لە ڕۆژانی پێشووتردا نەخۆشخانەکە بەڕێبەراتی نەخۆشخانەکە بڵاوی کردبووەوە نزیکەی 70 بۆ 100 نەخۆش ڕۆژانە لەم نەخۆشخانەیە چارەسەری بۆ دەکرێت بەڵام ئەوە ماوەی 4 ڕۆژە پزیشکە مقیمەکان لێرە مانگرتنیان ڕاگەیاندووە تەنها حاڵەتی زۆر تەواوی نەبێت لەم نەخۆشخانەیە هیچ نەخۆشێک چارەسەری بۆ ناکرێت. بەڵێ وریا ئەو مانگرتنی خۆیان بەردەوامە بن. ئەوەی کە ئێمە پەیوەندیمان بە بەڕێوەبەری نەخۆشخانەکەەوە کرد ئەوان دایانوت لە هەڵدان بۆ ئەوەی مانگرتنی ئەو پزیشکانە بشکێنن بەڵام پزیشکەکان تاکو ئێستا بەردەوامن لە مانگرتنەکەی خۆیان نازانێت تاکەی بەردەوامە بن و داوای ئەوە دەکەن کە ژمارەی پزیشکی مقیم لەم نەخۆشخانەیە زیاتر بکرێت یاخود ئەوان داوای ئەوەشیان کردبوو کە بوازرێنەوە بۆ پارێزگای سلێمانی داوامکردنیان بۆیە بەوتەی ئەوان تاکو ژمارەی پزیشکەکان لە نەخۆشخانەیە زیاد نەکرێت یاخود بۆیان گوازنەوە بۆ نەخۆشخانەکانی سلێمانی ئەوان بەردەوام لە مانگرتن. بەڵێ وریا بەهۆی مانگرتنی و پزیشکانەوە هیچ گرفتێک دروست بوو بۆ نەخۆشەکانی ئەو ناوچەیە؟ وەک پێشتر وتم بە تایبەتی ئەمڕۆ کە ڕۆژی هەینیە نەخۆش ئەوەی کە ئێمە بینمان نزیکەی 5 نەخۆشە بوو لەم کاتەدا کە سەردانی ئەم نەخۆشخانەیان کردبوو باری تەندروستیان ناجێگیر بوو سەرجەمیان جواب کران بۆ ئەوەی بچنە نەخۆشخانەکانی تر یاخود بچن لە دەرەوە لە سەیدەلیەکان چارەسەر وەربگرن ئەوەی کە ئەو نەخۆشانە باسییانە کرد کە ئەوان ناتوان مەسەلا هەندێکیان نەخۆشیەکی فریاکەوتنە پێویستە زوو چارەسەریان بۆ بکرێت بەوتەی خۆیان گرفتیان بۆ دروست بوو. بەڵێ سپاس بۆ وریا حەمەکەریم پامنێرە ناوتی لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیارەکە.